سڵاوتان لەبێت ئەم کاتتان باش هەواڵە کەلتورەکانتان پێشکەش دەکەین و سەرەتا ساردیارەکان. سەنتەری هونەری و ڕۆشنبیری میترا پێشانگایەکی فۆتۆگرافی دەکاتەوە. هاوڵاتیان و هونەرمەندانی ئاکرێ لە دیاردەی کۆپیکردنی سیدی نیگەرانن. دووبارە سڵاو. لەژێر ناوی پێشانگای هونەری کوردستان و بە مەبەستی یەکخستنەوەی هونەرمەندانی سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و دوورکەوتنەوە لە کەشوهاوی ململانە سیاسیەکان ڕۆژی ڕابردوو لە هۆڵی موزەخانی نیشتیمانی ئەمنەسوورەکە لە سەنتەری ڕۆشنبیری هونەری میترا پێشانگایەکی بۆ 100 هونەرمەندی شێوەکار کردەوە. لە پێشانگاکەدا چەندین تابلۆ پەیکەر و فۆتۆ نمایشکران. سەنتەری ڕۆشنبیری میترا لە مانگی سێوە ڕەزامەندی لە وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستانەوە وەرگرتووە. ئەم سەنتەرە وەکو یەکەمین کاری چالایشەکانی بڕیاری کردنەوەی پێشانگایەکیە لە تەواوی هەرێمی کوردستانە لە دۆک و زاخۆی خۆشەویستەوە تاکو و خانەقینی ئازیز. بیرۆکەم پێشانگایە لەو هاوکە ماوەیەک بەهۆی کەم تازۆ بەهۆی کێشە سیاسیەکانەوە درزێکەوتووە نێوان خۆشەویستی شارەکانەوە. بەردەوامی ژوونەر ئاشتەواییە لە نێوان هەموو میلەتێک و هەموو نەتەوەیەک و هەموو کەس و شارێکە. بۆیە بڕیارمانە بەکردنەوەی پێشانگایەک بە بەشداری 90 بۆ 100 کەس کە لەم پێشانگایە بەشدارە لە هەموو شارەکانی کوردستانەوە و شارۆچکەکانیشەوە. بۆیە لە سلێمانی لەم ڕۆکردومانەوە تاکو 5 ڕۆژی تر ئەم پێشانگایەمان بەردەوام. لە بینەی قاوەخانەی ڕۆژی میران لە کفری بە ڕێبەرایەتی ڕاگەاندنی سلێمانی لەژێر دروشمی کتێب کلیلی گەنجی نەیژیریا پێشانگایەکی کتێبی کردەوە. پێشانگاکە کە بە هاوکاری فەرهەنگخانی کفری کراوەتەوە زیاتر لە 30,000 ناونیشان لە بوارە جۆراوجۆرەکانی زانست، هونەر، ئاین، ئەدەب، فەلسەفە و مێژوو لەخۆ دەگرێت. لای خۆیانەوە ڕۆژنامەنووسان و ڕۆشنبیرانی شارەکەش کردنەوەی ئەم پێشانگایە لە شارەکان بە شتێکی پێویست دەزان و بە تایبەتی کە لەم پێشانگایەدا نرخی کتێبەکان بە ڕێژەی لە 25 داشکێنراوە. هەستاین بەکردنەوەی پێشانگایەکی کتێب کە لەلایەن بەڕێوەبەرەتی ڕاگەاندنی سلێمانی بە هاوکاری فەرهەنگخانەکانی گەرمیان ڕێک خرابوو و بەندە بە هاوکاری سەرۆکی فەرمانگە حیزبی و حکوومیەکانی شاری کفری پێشانگاکەمان کردەوە و ئەم پێشانگایە بریتیە لە نمایشکردنی 3000 ناونیشان و زیاتر لە 15000 کتێب و ئەمە هەوڵێکی باشی بەڕێوەبەرەتی ڕاگەاندنی سلێمانی و بەڕێوەبەرەتی فەرهەنگخانەکانی گەرمیانە و هەوڵێکی باشە بۆ بەرزکردنەوەی ئاسی ڕووناکبیری لە گەرمیان و بەرنامە وایەکەوە لە ئایندێکی نزیکا دوای 3 ڕۆژ نمایشکردنی پێشانگاکە لێرە. ئەم پێشانگای دەبرێتە ناحیەی ڕزگاری لەوێش چەند ڕۆژێک نمایش دەکرێت، دواتر دەبرێتە شاری کەلار و دواتر دەبرێتە شاری خۆشەویستی خانەقین. ئومێد دەکەین توانی بێتمان خزمەتێک بە دەڤەری گەرمیان و شار و شارۆچکە جیاجەکانی گەرمیان بگەێنین و جارێکی تریش دەستخۆشی لە فەرهەنگخانەکانی گەرمیان هەروەها بەڕێوەبەرەتی ڕاگەاندنی سلێمانی دەکەم بە ئومێدی کاری باشتر و سەرەڕای ماندووبوونی هونەرمەندان بۆ ماوەی دوور و درێژ بۆ ئەوەی بەرهەمی سیدی ئەڵبۆمێک بەرهەم بێنن، بەڵام دیاردەی کۆپیکردنی سیدی نیگەرانێکی زۆری لای هونەرمەندان دروست کردو و داوا لە لایەنە پەیوەندیدارەکان دەکەن کە یاسا ڕۆڵی خۆی ببینێت و ڕێ لەم دیاردەیە بگرێت بۆ ئەوەی بتوانن بەرهەمی باشتر پێشکەشی هاوڵاتیان بکەن. هەرج دەستپێکە هەبوون و پەیدابوونە ژیانی هونەر پەیدا بووە واتە مرۆڤ و هونەر دوو پیرۆزینەش یەک جودانا بن و هەردوو پێک و مازم بووینە و قوناغ بوو قوناغی وەرار کریە تاکو گەشتیە ئەڤرۆ کو دیار دەبێت هەردوو پێش و چوونا مرۆڤیدا هونەری ژی گەشە کریە. هونەر ji aliyê stranê ve têzanîn ku derbirîna welat û viyan û hizr û bîra xwe diket her êk bi şêweyekî. Li Herêma Kurdistanê kêşeyeka berbelav heye ew jî kopîkirina berheman bi taybetiyên stranbêjan. Li heyamekî ev e kêşeka mezin bû lênûkewek û têzanîn berbikêmbûnê ve diçît. Ji aliyekî ve hindek ji xudanên tûmargehan wasan diyar dikin ku kopîkirin li dev wan nehayte kirin. Aqlabet orjînal e gelek em e. Yani dokê şevekê am kopînîne. Em xwe nakopîkin, em vîşorî nakin, bes em firoşîn ekel xwarê kopîtkenê hey. Stranbêjan jî li beramber xudanên tûmargeha axiftineka ciyawaztir hebû. Bi rastî ev tişte şwat hête kirin, ev ê kopît kirin. Çi dikandar bin yan dezgah bît yan mirovek bît, hind hunerî negeyt û nezanît qîmetê hunermendî çi ye, evî karî dikin. Çikû hunermend xwe kopî naket. Yani ez ê nesîhetê li xelkî dikim ku kopî nekin da ez bişim Sîriyekî dî bo çekim. Ji aliyekê dî ve xelkekî bûçûna xwe li dor vî babetî diyar kir. خدای گوتو تیده کپی کردن نه یعنی دنگوانه صافیه و دنگوانه خوشه نسخه اصلی گرام خدای گرام بعد گرام اجبر هندم کپیت کنه با
از وی آخفنت بیجم جی و از پی مسئولم الکردستان بتنی سیدی اورجینال دنیای خیلی ارزان تره هەروەسان بە پەیوەندیەکە تەلەفۆنیدا ڕێڤەبەرێ هونەرێ موزیکل دوهۆکێ ئەمیر سادق وەسان دیار کرد کو مافێ چاپکردنێ پارێزگەها دوهۆکێ ڕێڤەبەریە گشتیا ڕوشنبیری هونەری هەوڵدایە بووی کەسێ بەرهەمی بەڵاو دکات مافێوی بپارێزیت. هەروەسان ئەو کەسێ بەرهەمی کوپی بکات دژلای ڕێڤەبەریە و هێتا سزادان بە کوژمەکێ پارەی لێ پشتی دوو جاران دهێتا ئاگەهدار کرن. نالین بەرواری NRT دوهۆک. مەڵبەندی کاری دەست لە شاری سلەیمانی هەموو ساڵێک پێشانگایەکی تایبەت بە بەرهەمی مەڵبەندەکان دەکەنەوە و ژمارەیەکی زۆر کاڵا و بەرهەمی سەرنجڕاکێش نمایش دەکەن کە دەبێتە جێگای سرنجی هاوڵاتیان. بەشێک لە هاوڵاتیانیش بوونی ئەم مەڵبەندە و گرنگی پێدانی لەلایەن حکوومەتەوە بە هەنگاوێکی گرنگ بە ئاراستەی بژاندنەوەی کاری دەست و پیشەسازی ناوخۆیی وەسف دەکەن. مەڵبەندی کاری دەست لە شاری سلێمانی هەموو ساڵێک پێشانگایەکی تایبەت بە بەرهەمی مەڵبەندەکان دەکەنەوە کە پێکهاتووە لە کاری مافورگەری و دارتاشی و سیرامیک و درومان و چەرمسازی و کانزاکان و گوڵسازی و سکرین. گرنگی بەشی مافورگەری ئەوەیە کە وەکو کللتورێک ئەمێنێتەوە بڵین کللتورێکی وڵاتەکەمانە ئەتوانێت لە جێی خۆیان بهێڵێتەوە ئەتوانین بیناسێنین بڵین بەهۆی بەشی مافورگەریەوە کللتورەکەمان بناسێنین بە وڵاتانی دراوسی و بۆ کەسانی کە جیلی تازەکەیەنە پێشەوە. هەڵەسین بە دروستکردنی مەجموعەی لەوحە لە بەشەکەماندا و بە چنینی بە زەنگانە و بە گونێ و بە ئەتەمین ئەمانە ئەچنی هەروەها مەجموعەیەک تەخلیفی شتەکەین کە بۆ ڕازانوی ماڵەکانمان وکردنی سەرتەپڵک و پێویستی ناوماڵ بۆ جوانی ماڵ. لە پێشەنگا ساڵانەکەیاندا مەڵبەندی کاری دەست ژمارەیەکی زۆر کاڵا و بەرهەمی سەرنجڕاکێش نمایش دەکەن کە خواستێکی زۆری هاوڵاتیانی لەسرە، بەڵام تاوەکو ئێستا کار بۆ بە بازاڕکردنی بەرهەمەکانی ئەم مەڵبەندە نەکراوە. ئاسیشی زۆر جوانیان داناوە و هیوادارم کە دەورات بکرێتەوە بۆوانی کە لە ماڵون و گەنجن ئەوانی کە دەستڕەنگینن ئەگەر شوێنی ئاوە زۆر هەبێ بکرێتەوە ئەوە توانی ئیشەکانی خۆیان تیا دەرخەن ئەوش بۆ هاوڵاتیان یەک بۆ خۆیان و بۆ هاوڵاتیان سوودی زۆریەوە. خوازیارین ئێمە بتوانین ئەم مەڵبەندیشی دەستە بەرە و بازار بەرین ببێتە شوێنێکی بەرهەمهێن کە لە هەموو دنیادا مەڵبەندی ئیشی دەست جێپەنجەی دیارە لە شارەکەیە لە وڵاتەکەیە ناسانەوەی ئەو گەلەیەکە لەو شوێنەیە هەیە. مەڵبەندی کاری دەست لە شاری سلێمانی سەر بە پەروەردەی مەڵبەندی سلێمانیە و لە ساڵی 1970 دامەزرا و لەنەوە بەشپێک هاتووە کە 22 کارمەندکاری تێدا دەکەن و زۆرینەی کارمەندەکانیش دەرچوانی بواری هونەری و پیشەیەکانن. بەهێز عوسمان NRT سلێمانی. هاوڵە کەلتورەکانمان پێشکەشکردن شاد و بەختەوەربن.